پرسیار زاهێر یەکێک لە شێوەکارە دیارەکان دیارە بێگومان بەشێک لە هونەرمەندانی شێوەکار لە ئێستاە کار لەسەر ئەوواکەن کە چۆن بتوانن بەخواستی ئەو کەسانی کایەنە نێو پێشانگەکانیانەوە یاخود سەردانی شوێنی کارکردنەکانیانەکەن بتوانن کە تابلۆ دروست بکەن بەوەی بەشێک لە شوێنە دیارەکان یاخود ماڵەکان جارێکتر برازێنێتەوە. بۆیە لە ئێستاە هونەرمەند پرسیار زاهێر کاری شێوەکاری کردوتە بزنسێک و هەروەها کارەکانی خۆشی بە بازارەکات و توانیوێتی کە لە ڕێگەیانەوە بژێوەیەکی ژیانی خۆشی بێگومان پێیا بکات و هەروەها پیشاندانی بەهرە و توانەکانی خۆشێتی لەم بوارە. هاوکارانە فیچەرێکیان لەسەر ئەم هونەرمەندە شێوەکارە ئامادە کردووە پێکۆبینەرە بینوەگەڕێم وڵاتان فەرمون. پرسیار زاهێر فەتاح پەیمانگەی جوانەکانی سلێمانیم تەواو کردووە ساڵی 2013 بۆ 14 لەو کاتەوە بەردەوام لە ئیشکردنی لە کاری هونەری و ئیشی تابلۆیە هەتاوەکو ئێستا و کردومە بە پیشەیەکی سەرەکی خۆم لە ئێستاە وەگنە ئێستا پێشووتریش بەڵام وەکو دەرفەتی مەعارەت پێشەنگاکردنەوە منە بۆ ڕاستیەکەی بە حکومیەوەی کە من بەردەوام ئیشەکەم بەسەر تەڵەب ئیشەکەم ئیش بۆ خەڵکەکەم. دوای سەرەتاییەوە دەستی پێ کردووە کە ئینسان کە ئیشێکە کاتە بە نەشتە دەستمان پێ کرد کاتێکەدا شەشمانەکە من لە زۆر تەلەبە باشتر بووم لەو کاتەوەی تر بەپێی ئەوەی کە مامۆسای هونەریشم زیاتر ماندوو بوو لەگەڵما و سپاسیشی ئەەکەم مامۆسا دەروێش کارێکی کرد کە پێمەگەورە جوانەکان و هەستم کرد کە ئیتر ئەمە ئەو شتەیەکە تیامایە ئەبێ پەری پێ بەم و خزمەتی خۆشم و میلەتەکەشی پێ بکەم. بەسترایتەوە بە خەڵکەوە ینی بە بەڕاستیەوە زۆر کەس هەیە حەزی بە ئیشی کلاسیکە بە مۆدێرنە بە ئەبستراکتە حەسەب تەڵەبی ئەو داواکاری کە خەڵک پێویستی پێیەتی بەڕاستی بەڵام ستایلەکە وەکو ستایلەکانیش ڕاستی ئێمە من ئیشکالێکمێ بەڕاستی لە مەسائیلی دروستکردنی تابلە ئەویش ئەوەیە ئێمە چی ئەبینین ئەوە دروستەکەی نەک چی ئەیزانین ئەمەش پێویستمان بۆیە کە کۆمەڵێک وێنەی جوانی کوردیمان هەبێت چ ئەو کەسانی کە فۆتۆگرافەرن کە ئیشی ڕسمەکەن ئەبێ بەڕاستی کۆمەڵێک ئیش بکەن کە مۆرکی کوردی پێوە دیار بێ و شایانی ئەوە بێ کە تۆ کردێ بە تابلۆ بمێنێتەوە بۆ تابلۆ بەشێکە لە شارستانیت ئەژمێنێتەوە بۆ لە شارستانەتی هەموو مرۆڤایەتی و هەموو ئەو میلەتانی کە هەیە لەسەر تابلوێ
ئێستا من وەزیفەم ئەمێ پیشەم ئەمەیە کە ئێستا کردومە بە پیشەی سەرەکی موارداتشمە لەسەر ئیشی تابلوێ بەڕاستی و پێشم خۆشە ئەو دەرفەتا بێ بۆ هەموو کەسێک زۆر کات تۆ بەرامبەرەکەت ئاگادارەکەی تەوانیان چەندها کەسی بە ئەزمون هەیە چەندها کەسی زۆر باشەیە لە مەجای ئیشی شێوەکاریە بەڵام بە حکمی کۆمەڵێک مەسائلی تر دینیە سیاسیە ئابووریە کۆمەڵی لایەنی خێزانیت شتێکە دوورکەوتۆ بەڕاستی ئەگەر دەرفەتیشە بێت بۆ ئەو کەسانە کە پشتگیریان بکرێ پاڵپشتیان بکرێ بەڕاستی زۆر کەسەیە حەزەکاریانی بوون لە بەری ئیشی تابلوە ئیش بکە و بە بازاڕیشی بکە و بش فرۆشرێت و شتێکی باشە هەڵبەتە ئێساش سپاس بۆخوا باشە ینی خەڵکانێکی زۆر تۆزێ لە مەسایلی تەبع و کۆپی و ئیشی ئەوروپی و ئەو ئیشانەی کە لە سین و لە وڵاتەکانی ترەوە دێن ئەم وڵاتەوە دوورکەوتونەتەوە زیاتر ئێتیمامە بە ئیشی خۆماڵیە. پرۆژەی داهاتووی من ئەوەیە کە بەئینشەڵڵا لە مانگی هەشت و نۆیە بتوانم پێشەنگایەکی گەورە بکەمەوە چوەکو پڕفرۆشترین بێت و بفرۆشێت ئیشەکان چوەکو ئەوەشی کۆمەڵە ڕێچکەی بشکێنم کە لە ناو گەلەریانە بێ لە ناو مۆڵێکانە لە ناو شوێنێکی گشتیا بێ هەموو کەسێک بتوانێت بێ سەیری کات و بتوانێت بێ بیکڕێت بۆ عام بێت.